ڕاگەنراوێکی گرنگ لە دەستەی داکۆکیەوە. دەستەی داکۆکی نەخشە داڕێژەر و داینەمۆی خاوەنی تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم بووە. بزوێنەر و داهێنەری لۆبیکردنە لە پێناو گەشتن بە کەناری ئارامی و دڵنیایی. دەستە نەک تەنها پێشەنگی گروپە ناڕازیەکانە، بەڵکو ژمارەی پێوانەی پەرلەمانتارانی شیشکاندووە لە سەردانکردن و چوون بۆ بەغداد لە پێناو مافەکاندا. دەستەی داکۆکی شکێنەری شەختە و ڕووخێنەری دیواری لە وەهم و دروستکراوی دژایەتی عێراق و بازرگانانی کوردایەتی بووە. دەسەڵاتی کوردی پێداگر و سوورە لەسەر تێکدانی گوزەرانی هەمووان بە زۆر سەپاندنی هەژماری بەدناوی من. پیلانژێڕی بەردەوام بۆ لێسەندنەوەی سربەستی هەڵبژاردن لە تاکەکان. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا کۆمەڵێک کێشە و گرفت بەرۆکی مامۆستایانی گرتووە. دەستەی داکۆکی وەک پارێزگارێک و هەڵقوڵاوی ناو ئێش و ئازارەکانی مامۆستایان، پەیامی هۆشداری مامۆستایان و فەرمانبەران لەم خاڵانەدا ڕادەگەێنێت. یەکەم، بێجگە لە ڕاستەوخۆ دابەشکردنی موچە لە ڕێەکەی بانگەکانی ڕەشید و ڕافیدەینەوە ڕازی نابین بە هیچ جۆرە بانکێکی تر. پرۆژەی هەژماری من لای ئێمە ڕەتکراوەیە بە هەموو جۆرێک. دووەم، هێنانی بانکی TBI لە بنەڕەتدا پیلانجێڕی هەرزەی سیاسی پاشەکە و فرۆشەکان بوو بۆ خزمەتکردن بە دەسەڵاتی چەتەی نەوددز و موچەدزی هەرێم. بە هەموو شێوەیەک پیلانجێڕی TBI لەگەڵ هەژماری من ڕەت دەکەینەوە و داواکارین کەس نەکەوێتە داوی ئەو پیلانجێڕیەوە. خاڵی شێهەم، لە ئەگەری دەستپێنەکردنەوەی پلەبەرزکردنەوەی بە ناحەق ڕاگیراودا دەبێت حکوومەت خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی مامۆستایان ئامادە بکات و باجەکەی بە قورسی دەدات. چوارەم، فەوتانی هیچ موچەیەک قبوڵ ناکەین و کاردانەوەی توند یەکلاکەرەوەمان دەبێت دژ بەو وەزیرەی بە حساب دەستی لە کار کێشاوەتەوە، بەڵام خزمەتی ئەجێندای موچەدزەکان دەکەن و داواکارین لە هەمووان ئامادە بن بۆ خۆپیشاندان. پێنجەم، زیادکردنی ئەرگ لەسەر شانی مامۆستایان بە ناوی جۆرا و جۆری دیراسە نەکراو لەگەڵ وانەی ڕاهێنەر و دڵنیایی جۆری و سەپاندنی لێشاوێک ئەرکی بێماف ڕەت دەکەینەوە و پشتیوانی داواکاری مامۆستایان دەکەین. لە هەڵوەشاندنەوەی ئەو زیادە ئەرکانەدا داواکارین لە مامۆستایان ڕێگە نەدەن ڕۆژ بە ڕۆژ ئەرکەکانیان زیاد بکرێت و مافەکانیان پێ نەدرێت. دەستەی داکۆکی هەر ڕێکارێک کە پێویست بێت بۆ پشتیوانی مامۆستایان دەگرێتە بەر. خاڵی شەشەم، پێویستە سەرجەم حیزبەکان ڕوون و ئاشکرا دژی هەژماری سەپێنرا و بێنە گۆ و قسەی خۆیان هەبێت. پێویستە دەسەڵاتدارانی سلێمانی بە زوویی لقی بانکەکانی لەم زۆنە بکەنەوە و بە زوویی تەوتینی موچەی فەرمانبەران بکەن، نەک بۆ کارتی فشار بەکاری بهێنن لە پێکهێنانی حکوومەتدا. دەستەی داکۆکی لە مامۆسان و فەرمانبەرانی ناڕازی